وێنەگرتن ڕێزگرتنە لە ڕیزبەندی ئەوە بۆچوونی هێنری کاتی برۆسۆنە کە یەکێک لە ناساوترین فۆتۆگرافەکانی سەدەی بیستەم. هێنری کاتی برۆسۆن لە مانگی ئۆگەستا لەدایک بوو و لە مانگی ئۆگەستیشدا بەجێهێشتووین. ئەمە بەشی دووەمە لەسەر کارەکانی ئەم فۆتۆگرافە ناسراوە. من ڕێبا فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. هیوادارم بتوانن ئەم کەناڵە سەبسکرایب بکەن، لایکی بکەن، لینکەکەی شێر بکەن، بە هاوڕێگانتانی بناسێنن. ئەمانە هەموو هاوکارم دەبن لە بەردەوام بووندا. زۆربەی کات ژیان وەکو گەڕەلاوژێ دێتە بەرچاو، هیچ ڕیزبەندێکی تیادا نابیرژێ. بەڵام ئەگەر چای هونەرمەندێکی وەکو هێنری کاتی برۆسۆنمان هەبێ، دەکرێت لە چاو دروکاندنێکە لە گۆشەیەکی دیاریکراوەوە ڕیزبەندیەک لەو گەڕەلاوژەیە لەو ناڕیزبەندیەدا ببینین. ئەمە یەکێکە لە وێنەکانی کاتی برۆسۆن کە کۆمەڵێک کەسن خۆیان داوەتە بەرهەتاو لە جێیەک. گەر سەیری بکەین ڕیزبەندێکی جوانی تایە، چاومان ماندوو ناکە، ئارام بەخشە. دەکرێت لەم پیاوە دەست پێ بکەین کە قاتێکی ڕەشی لەبەرایە و لەم گۆشەی وێنەکەدا دانیشتووە. لێرە شەقەکەی لە تەنیشتەوەیە کە جوانێکی دیکەی یاوە بە وێنەکە. لەمەوە بۆکو بڵێ فۆکەڵ پۆینتی خاڵی چوونە ژوورەوەی وێنەکەیە. لێرەوە دەمانبا بۆ چەند کەسێکی تر کە ڕیزبەندێکی جوانیان تایە زۆرتر لە بازنەیەک یا لە چوار گۆشەیەک دەچن. ئەمە یەکێکە لە وێنەکانی. با بەردەوام بین. ئەمە وێنەیەکی دیکەیەتی. دیارە ئەم وێنەیان مناڵەکان بە ئاگان، واتە کاندید نییە. کارتی برۆسۆن خۆی مناڵەکانی بۆ جۆرە ڕیز کردووە لەو ئیتر نازانم پێپلیکانەیە چییە، بەڵام دیارە ئەوەش چاوێکی هونەریە بێت کە کەسێک بتوانێ ئەو کۆمپۆزیشنە لەو جێدا بدۆزێتەوە. ئەم وێنەیە من خۆم زۆر سەرسامم پێی. ڕاستیەکەی نەیشارمەوە، هەرگیز تێر لە سیرکردنی ناخۆم. ئەم وێنەی کارتە برۆسۆن کاریگەری سریالیستەکانی زۆر لەسەرە. ئەتوانم بڵێم وێنەیەکی سریالیستە. کارتە برۆسۆن خۆی بە سریالیزم ڕاهێناوە. وێنە کێش بۆ پێشتر وێنەی کێشراوی سریالیستی زۆر زۆرە. زۆر جار لە چاوێک سریالیستەوە سەیری کامێرەکەی کردووە و وێنەکەی گرتووە. بە بۆچوونی من ئەمە یەکێکە لەوانە. وەکوی بینین لە ناوەڕاستە پەیکەرێک هەیە، لێرە پەیکەرێکە. ئەمجا دیارە ئەمە جێیەکی فەرمیە. ئەمجا 5 کەس دەبینین کە ئەتوانم بڵێم وەکو یەک لە یەکەوە دوورن. هەر هەمووشیان هەمان لاقیان لە پێشەوەیە، لاقەکەیان دواکەوتووە. جۆرێک لە نامۆیی تێدایە. خۆگەر ئەم دوانەی پێشەوە ئەگەر یەک کەس بوونایە، ئەوە وێنەکە هەرگیز قیمەتی تاوە نابوو. بەڵام دیارە ئەمە زۆرتر ستریت فۆتۆگرافە و کۆنترۆلی بەسەریان نەبووە. بەڵام لەگەڵەوەشە ئەمە وێنەیەکی زۆر نایابە. جگە لەوەی کە جوانێک لە جلو بەرگ و ڕۆشتنی کەسەکانی ناوێنەکەدا هەیە، دەوروبەری وێنەکە کە دیارە بینایەکی زۆر کۆنە لەسەر شێوازی کنیسە یان زانکۆیەکی کۆن دروست کراوە. جوانێکی تایبەتی داوە بە وێنەکە، وەکو بڵێیت ئەو کەسانەی لەوێدان بەو جلە فەرمیانەوە کە لە بەریانایە، بەو قاتە ڕەشە فەرمیانەوە کە لە بەریانایە تەبایە لەگەڵ دەوروبەری بیناکە. سەرباری ئەوەی کە بیناکە زۆر شێوازی ئەندازیاری تێدایە، ئەوانش لە وێنە ڕۆڵی تایبەتی خۆیانەیە کە سەرنجی بینەر ڕاپێشن. بۆ نمونە ئەم دوو دەرگایە کە لێرە یان ئەم دوو چوخمە ڕەشن لێرە جوانێکی تایبەتیانەیە، ئەم دوو پەنجەرەیە جوانێکی دیکەیانەیە. یعنی هەمووی ئەتوانم بڵێم کۆمپۆزیشنێکی زۆر جوانە. وێنەیەکە لەوانی کە دەتوانم بڵێم هیچ شتێکی زیایەن لەم وێنەیە نییە کە سەر بەم کۆمپۆزیشنە نەبێت. بەڵام وەکو وتم
بریا ئەم دوو کەسەی پێشەوە تەنیا یەک کەس بوونایە. سەرسامەیەکی تایبەتیشم بەم وێنەیە هەیە بۆیە هەڵم بژاردووە. کۆمەڵێ مناڵن لەگەڵ وابزانم دوو سەگدا لە بینایەکان کە پێدەچێت بینایەکی کۆن بێ یا بینایەکی چۆڵکراوە بێت. ئەمیش هەستێکی سریالیستی تێدایە یان زۆریان هەستێکی ساردی تێدایە. بۆ نمونە ئەم دوو مناڵەکە لە واچێکەج بن پشتیان ناوە بە پشتی یەکەوە لێرە ئەم پیاوە باڵی کراوەتەوە و لەگەڵ کەسێکی دیکە دوێت ئەم دوو مناڵ لێرەوە. یعنی کۆمەڵێک چیرۆکی لەژێر سەقفێکە لێک داوە کە جوانێکی تایبەتیاوە. لێرە پۆستەرێک هەیە دێنیزیا شتێکی وە دڕاوە ئەم دیوارەکان پۆستەرە چیە پیانۆنراوە لیان کراوە. ئەم پایانە جوانێکی خۆی هەیە وەکو بڵێ وەکو چوار دەلاقە یان چوار کڵاو ڕۆژنە چوار پەنجەرە کەسەکان بلۆشیان کردووە یان پایەکان جیان کردوونەتەوە. تا بڵێ وێنەیەکی جوانە. سپەیسێکی زۆریشی داوەتێ لە نێوان بۆ نمونە ئەم دوو مناڵە تاکو ئەو مناڵانەی دیکە. ئەوەش یارمەتیە کە چاو بە ئاسانی بەناو وێنەکەدا سەفەر بکات. ڕاستەکەی ئەم وێنەیە دەربارەی شارێکە، شارێک و ڕووبارێکە پیشانەیە، بەڵام ئەتوانم بڵێم ئەم ڕیزبەندی دۆزیوەتەوە لە نێوان کەسەکانە وەکو تیرێکی لێ کردووە چاوە بەرەو شارەکە دەبات. بۆ نمونە ئەم دوانەی دواییان کە دەست لە ملانن وەکو بڵێ کلکی تیرەکە بن، ئەمان جیاوازن لەوانی پێشتر پێشەوە کە هەموو بەرگی ڕەشیان پۆشیوە. ئەمان دوانن لێرابێ بەسییان ئەمجا لێرە وەکو بڵیت بازنێ یا سەری تیرێکی لێت لەوێ ئەو باتە ناو شارەکەەوە. وێنەیەکی سەرنجڕاکێشە بەبێەوەی دەموچاوی کەس پیشان بات تۆ هەستەکەی کامەوی وێنەی چەند کەسێکە، بەڵام دەموچاوی کەسیش دیار نییە. جوانێکی تایبەتی هەیە. لەم وێنەیەدا جەخت لەوە دەکەمەوە کە کارتیە برۆسۆن هەمیشە هەوڵی داوە گەرتوانی بێتی گۆشەیە بدۆزێتەوە کە هیچ کەسێک بەر هیچ کەسێکی دیکە نەکەوێت. لە وێنەکانی پێشوشە دیمان جۆرێک لە ڕیزبەندی تیابێ. ئەمە نمونەیەکی زۆر جوانە. چوار کەسن دیاراوانی کە باگراوندن جێیەکی جەنجاڵە، لەگەڵەوەشە لەو جێ جەنجاڵە توانیوێتی جەخت لە تەنیا لەسەر چوار کەس بکات کە کەسیشان ئاگایان لە کامێرەکە نییە. بۆ نمونە ڕەنگە کارێکی سەخت بوو بێت ئەم کەسەی پێشەوە بخاتە ئەو گۆشەیەوە یا ئەو بۆشایەوە لە بینی ئەو دوو کەسەی دیکەدا بەبێ ئەوەی بەڕاستی بلۆکیان بکات. یعنی سەری وێنەیە بکە وێنەی چوار کەسە، بەڵام وێنەیەکی زۆر سەختە بۆ گرتن چونکە لەو جێگە جەنجاڵە ئەو گۆشەیە کەبێک زەحمەتە بدۆزرێتەوە. ئەوە سەرباری ئەوەی کە وێنەکە جوانێکی تایبەتی هەیە لە شێوازی جلوبەرگی کەسەکان، لەو گوڵانەی لە ئێخەی خۆیان ناوە، لەو شەقانەی لەسەریانە، جگەلەوە ئەکشنێکی جوانی تایە. ئەم دوانەی پێشەوە پێدەچیە تەوە دەستیەک بکوشن یان شتێکی وا بکەن، یان ئەکشنێکیشی تایە ئەمانی کە ئەم کەسەی پشتەوە سەیری ئەکشنەکەکە لە وەختێ لە کاتێکە ئەم کەسەیان کە سەیری ئێرەوە کات دەربەز نییە بەڕاستی. ئەمە وێنەیەکی دیکەیە زۆرتر لەوەی پێشووتر دەچێت کە کۆمەڵێ کەسن جلوبەرگی فەرمیان لەبەرایە، شەپقەیان لەسەرایە، هەموو ڕۆژنامە دەخوێننەوە. کەسیان ئاگای لەوی دیکە نییە، کەسیشیان ئاگاداری کامێرەکە نین. هەر یەکەیان سەرقاڵی ڕۆژنامەکەی خۆیەتی. بەڵام هێنری کاتە برۆسۆن توانیوێتی لە گۆشەیەکی واوە بگرێت کە ئەو چیرۆکە زۆر کاریگەرانە نەقڵ بکات بۆ ئێمە بەبێ ئەوەی ناشرینیەک لە کۆمپۆزیشنەکە هەبێت. ئەو سێ کەسەی کە بڵین بابەتی ئەم وێنەیەن ئەم سیانەی پێشەوەن، ئەوانەی پشتۆی تا ڕادێکی زۆر کردەوە باگراوند. ئەمە وێنەیەکی زەحمەتە بۆ گرتن. ڕاستێ ساکەی مای بینین
ئەوەنە بەکارێکی سەختی نابینین، بەڵام دیارە ئەمە ڕیزێکی زۆر درێژ بووە لەسەر باس کە سەرقاڵی مەشقن. کاتێ برۆسۆن ئەتوانم بڵێم تەنیا فۆکەسی لەسەر دوانیان کردو و ئەمجا لەوانەوە چۆتە ناو هەموو ئەوانی دیکەوە، گۆشەیەکی وای دۆزیوەتەوە کە ئەو سێ دەسەی پێشەوە دەریبخا کردەی ئەمان چیە، ئەکشنی ئەمان چییە، هاوکات زۆرترین سەری پیشانناوە تاکو بۆمان دەربکەوێت کە ئەمە ڕاهێنانێکە یا مەشقێکە سەربازێکی زۆر تیایدا بەشدارە. لەو بەریشەوە وەکوی بینین کەسانێکی زۆر هاتوون سەیرەکەن. ئیدی ئەوە چیرۆکێکی زۆر جوانە، توانیوێتی بە تاکەت چرکەیەک بۆ ئێمەی بگەیەنێ. ئەمە ژوێنێکی دیکەی سریالیستی هێنری کاتێ برۆسۆنە. بە کورتی چەند خانمێکن لە کنیسەیەکە، بەرگی فەرمی کنیسەکەیان لەبەردایە، سێ مناڵیش لەبەر دەرگای کنیسەکە وەستاون، دوان لە خانمەکان سینی خۆراکیان بەسەرەوەیە، دیارە بۆ جێیەکی دەبن. جوانی ئەم وێنەیە لە چیە؟ بۆ نمونە لەم کۆترەوە دەست پێ دەکات کە کۆترێکی ڕەشە هەروەکو بەرگی خانمەکان، ئەمجا بەردەوامە بێ تاکو ئێرە کە لەمان سەیریەمانەکەیت ئەمجا زانی تەریب بەمان کۆمەڵێک خانمی دیکە هەن هەروەکومان خۆیان پۆشیوە. مناڵەکانی دیارە جوانێکی خۆیانەیە کە سەیری چاوەڕوانی خانمەکان چیەکەن. ئەمە سەرباری ئەوەی کە کۆمەڵێک شێوەی ئەندازیاری لەم وێنەیەدا پێک دەگەن و یەک دەگرن کە جوانێکی تایبەتی ئەیەن بە وێنەکە. بۆ نمونە ئەم ئارچە وەکو بڵێ فرەیمێکی دروست کردووە بۆ ئەم چەند کەسەی لێران، ئەمجا ئەم مەحاجرەیە بەرەو ئەمە خانمەت دەبات. یعنی ئەتوانی زۆری تیا بخوێنیتەوە، بەڵام وێنەکە وێنەیەکی زۆر ئارام بەخشە. هێنری کاتە برۆسۆن خۆی زۆر باوەڕی بەوە بووە کە پەیوەندی لە نێوان شێوە ئەندازیاریەکانی ناو وێنەکەدا بدۆزێت، ناو فرێمەکەیە بدۆزێتەوە. خۆی دەڵێ ئەوە چێژێکم هاتیە، چێژێکی ئینتەلێکچوەڵم هاتیە. ئەم وێنەی خۆم گرتوومە. ئەمە شارێکی سەر دەریای بەریتانیایە بە ناوی برایتن، لە ڕۆژی شەمانە زۆر جەنجاڵە. ئەم جێش کە وێنەکەم تیادا گرتووە جێیەکی زۆر جەنجاڵە بەهۆی ئەو ستونانەوە کە وەکو جۆرێک لە هونەردانراون. پێشەکی گۆشەیەکم دۆزیوەتەوە هێندەی بکرێت هیچێکی لە ستونەکان بەریەک نەکەون. ئەمدا چاوەنوار بووم تاکو لە چاوتروکاندنیەکە هیچ کەسێک بەر هیچ کەسێکی دیکە نەکەوێ. ئەمجا وێنەکەم چرکاندووە. هەوڵم داوە لەم جێ جەنجاڵە و لەم ژیانە جەنجاڵەدا ڕیزبەندیەک لە ژیانە بدۆزمەوە. ئەو ڕیزبەندیە چییە؟ ئەو ڕیزبەندیە ئەوەیە نەستونەکان بکەونە سەر یەک، نەکەسەکان بکەونە سەر یەک، نەکەسەکان و ستونەکانیش بکەونە سەر یەک. وا بزانم لەم وێنەیە سەرکەوتوو بووم. ئەم وێنەیە شار برایتنە، کۆمەڵێک کەس باسکیتبۆڵەکەن. من توانیمە سییانیان بگرم لەو خێرایی باسکیتبۆڵە کە بەریەک نەکەون، هەروەها سێبەرەکانیشیان لەگەڵیانە دەربچێت، ئەوانیش بەرێک نەکەون یان نەچنە سەر یەک. دیارە گرتنی سێ کەس ڕەنگە زۆر سەخت نەبێت، بەڵام ئەمە هەر هەمان گۆڕەپانی پێشووە. بەڵام لێرەدا هەوڵم داوە زۆربەی یاریکەرەکان لە فرێمەکەما بن، لە کۆمپۆزیشنەکەما بن. هەوڵم داوە نەسێبەرەکانیان بچێتە سەر یەک یا بچێتە سەر خۆیان، نەخۆیان بچنە سەر یەک و بچنە سەر سێبەرەکانیان. توانیمە 6 کەسیان بگرم کە هەم خۆیان جیابن و بە تەنیا دەربکەون، هەم سێبەرەکانیشیان نەچێتە سەر هیچ شتێکی دیکە لە ناو فرێمەکە. دیارە ئەمەش جوانێکی تایبەتی هەیە کە توانیمە لە چرکەیەکە لە چاوتروکاندنیەکە ڕیزبەندیەک لە ژیانە بدۆزمەوە
کە گەرگەروان نەبێت خۆی گەڕە لاوژێ و ژیانێکی زۆر خێرا و داینەمیکە. ئەمە نایکڵەبێکی پاریسە لەژێر زەمینێکدایە. لەم سەفەرەدا من و کاک سەرنگ حارس و کاک ساڵمامە خەلانی بووین، بە کامێرەکانمان چووینە ئەم نایکڵەبەوە، کەس پێی نەوتین بۆ ڕەسمەگرین یان نایگرین، وا بزانم دەیانزانی کە خەڵکێوێنین، چاویان لێپۆشین. بەڵام جەختم لێرە لەوەدایە کە لە سەکۆی سەماکەدا کەپڵی زۆر سەمایان دەکرد، بەڵام من وەستام بۆ تاکە چرکەیەک یا بۆ چاوتروکاندنێک کە بتوانم وێنەی ئەو کەپڵە جوانە بگرم لە کاتێکە لە کاتی سەماکردنە، کە لای خۆم وێنەیەکی زۆر جوانە، سەرەڕایەوەی کە یادگارێکی شیرینیشە. کارتیە برۆسۆن دەڵێ ژیان یەک جارە کە تێپەڕی بۆ هەمیشەیی تێدەپەڕێ، جا بۆیە دەهێنێ ڕێز لە ژیان بگیرێت. من سوپاسان دەکەم کە لەگەڵمان مانەوە هەتاکو ئێستا تا کۆتایی ئەم بەشە. تاکو بەشێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.